بەناوی خوای بەخشندە و میهرەبان سڵاوی خوای پەروەردگار لێوەی خۆشەویستان داوای لێبوردن ئەکەم لە تاخیربوون بەهۆی قەڵباڵغی ڕێگا و نوێژی جومعەوە بەڵام ئێمە ئەمڕۆ باسی ئەوین و خۆشەویستی دەکەین. شاعری شەڵێت وإذا الحبيب أتى بذنب واحد جاءت محاسنه بألف شفيع. لخۆشەویست تاوانێ بکات ئەوە ئینشاڵڵا جوانەکان و چاکەکانی تری هەزار شەفاعەتکارە هێنێت بۆ مەیدانی شەفاعەت. پێ خۆشحاڵم لە خزمەت ئێوەی بەڕێزە لە ڕۆژێکی زستانیە بە یەک شا دەبینەوە، بەڵام وەکو هێمنی شاعیر ئەڵێت سەبارەت بە کۆبوونەوە لەگەڵ خۆشەویستانە فەرمێ بەهارە فەڵسی زستانم ئەگەر یارم لەگەڵ بایە درۆیە گەر و تویانە بە خونچەیەکی بەهار نایە. دانیشتم لەگەڵ ئێوەی بەڕێزا و بتایبێت کۆمەڵی خۆشەویست کە من خۆشحاڵم بە ئامادەبوونی هەمووتان بتایبێت ئەو دۆست و خۆشەویستانی کەندیکان لەوانەیە زمانێک بێ لە نزیکەوە لێ بێک و دانیشتی بێتین و خۆشحاڵیشم بەوەی کە ئەم شارە شاری هەڵەبجە شاری شاعران، شاری ئەحمەد مختاربەگی جاف و تایربەگ و گۆران و دەیان شاعری ڕۆشنبیر کە گەنج و پیری هەمووی عاشق و هەموو شەیدایە بەو عاشقی کە ئەمڕۆ باسی ئەکەین. خۆشەویستان ئێمە کە دێنە سەر باسی خۆشەویستی لەوانەیە زۆر جار ئەم بابەتە هەنێ جار بە شەرمەوە باس بکرێت یاخود کاڵین خۆشەویستی یاخود من خۆم کاتە لە گۆڤاری بڕیارە گۆشەیەکم هەبوو بنەنشانی لەگەڵ شاعراندا کە هەر جارەی باسی شاعیرێکم کرد کە زۆربەی شاعیرەکانیش چی شاعرانی کۆن و هەروەها چی شاعرانی پێش ئیسلام و کاتی ئیسلام و شاعرانی کلاسیکی کوردی شەمیان شعرەکانیان توانین بڵێن زۆربەی زۆری غەزەلە کە هەندێک کەس پێی سیر بوو کە بۆچی وایە لە کاتێکە ئێمە ئەمڕۆ دەیم زانین خوای پەروەردگار هەرچەندە بابەتی ئەمڕۆمان ئەوە نییە، بەڵام ئاماژەیەکی کورت دەکەین بە خۆشەویستی لە لای خوای پەروەردگار کە خوای گەورە هیچ لە سیفەتەکانی خۆی وەدوودە، خوای گەورە لە سیفەتەکانی خۆی حوبە بۆ کەسانی کە خۆی باسی کردوون وەسفی کردوون. خۆشەویستی خوای پەروەردگار زۆر بە ڕاشکایی لە قورئانە باسی کردووە و باسی ئەو کەسانەشی کردووە کە خۆشی ئەوێن و لە ئاسمانیشە خوای پەروەردگار بە ڕاشکاوی بە جبریلی ئەمین ئەڵێت هەر کەسێکی خۆش بوێت پێ ئەفەرمێ یا جبریل ئینی ئوحب فلانا فأحبه، ئەی جبریل من فڵان کەسم خۆشەوێ تۆش خۆشت بوێ. پاشان خۆشەویستی خوای پەروەردگاردا ئەبەزێ بۆ سەر زەوی و خەڵکی لەبەر خۆشەویستی خوای گەورە بە ئەو بەندەیە ئەوانیش ئەو کەسیان خۆشەوێت. هەڵبەت خوای گەورە مستەغنیە و بێباکە لە هەموو بەندەکان. ئێمە کاتێک کەسێکمان خۆشەوێ پێویستمان پێیەتی معجبین بە ئاکار و ڕەفتاری حەزمان لە نزیکیەتی، بەڵام خوای پەروەردگار پێویستی بە کەس نییە و ئاتاجی بە کەس نییە. لەگەڵ ئەوەشە خوای پەروەردگار کۆمەڵە کەسی خۆشەوێت خۆی لە قورئانە باسی کردون و وەسفی کردوون. بەڵکو خوای پەروەردگار لە قورئانە باسی خۆشەویستەیەکی دوولایانە ئەکات، وەکو کوردی شەڵێت دڵداری خۆشە لە هەردوو سەر بێ، نەک من سوتاو بم ئەو بێخەبەر بێ، یعنی هەردوو لە یەکیان خۆش بێ، نەک لایەک بێ. لە خۆشەویستی خوای پەروەردگاریش ولله المثل الأعلى يحبهم ويحبونه. خوای گەورە ئەوانی خۆشەوێ ئەوانیش خوای پەروەردگاریان خۆشەوێت. هەڵبەت صفاتی ئەو کەسانەی کە خوای گەورە لەم ئاەتەیە باسی کردوون کە بەداخەوە زۆرێک لەو کەسانی کە ئیدعای خۆشەویستی خوای گەورە ئەکەن لەوانەیە بێئاگا بن یاخود ئەمڕۆ ئەویان فەرامۆش کرد بێت کە خوای پەروەردگار بە دەقێکی سەریحی صەحیح کە قورئانی پیرۆزە و پێویستی بە هیچ تەصحیحێک نییە و بە هیچ شێوەیەک دەستنەسەکە قەطعیە ئەفەرمێت یا أيها الذين آمنوا من يرتد منكم عن دينه فسوف يأتي الله بقوم يحبهم ويحبونه. خوای پەروەردگار ئەگەر کەسانێک پێشتەڵکەن لە دینی خوا ئەوە قەومانێک ئەهێنێ کەسانێک ئەهێنێت کە ئەم کەسانە خوای گەورە يحبهم خوا ئەوانی خۆشەوێ ئەوانیش خوای گەورەیان خۆشەوێت. صفاتی ئەمانیش ئەوەیە کە ئەوەندە ئەهلی خوایان خۆشەوێ ئەولیای خوایان خۆشەوێ ئەذلة على المؤمنين أعزة على الكافرين. ئەوانە بەرامبەر بە مسلمان زەلیلن بڵکەچن نەرمونیانن لەسەرخۆن متواضع و خاشین بەرامبەر بە دژمنانی خوای پەروەردگار عزیزن
بعزة و أو نرمونياني كهيانا بو أهل إيمانا أو شدي كهيانا بو أهل كفرانا چونکە ئەوان خۆشەویستەکەیان بەخوای پەروەردگارەوە پەیوەستە هیچ کەسێک خۆش ناویسترێ ئیلا خوا خۆی نەبێ لەبەر خاتری خۆی لەبەر خودی خۆی ئەگەنە هەرچی خۆشەویستەکانی دنیا هەیە بێ لەبەر خاتری خوا بێت لەسەری هەمووشیانەوە پێغەمبەری نازدار عەلەیهی سەڵات وەسەلام لا يحب لذاته لەبەر خاتری ئەوە نیە کە محەممەدە ناوی محەممەدە یان ئەوەیە کە جوانە یان هەر سیفەتێکی تری هەیە لەبەر ئەوەی کە پێغەمبەری خوایە و خوای پەروەردگار خۆی ناردوێتی وخوشي أفرمي قل إن كنتم تحبون الله فاتبعوني يحببكم الله أقول إيوه خواتان خوشوي أو شواني من مكون خواي قوري أوي خوشوي چونك خوشوي سي خواي قورا متعلقة باتباعي في غنبري خواوة صلى الله عليه وآله وسلم خواي قورا أفرمي يجاهدون في سبيل الله كأمرو لا إيما أو شيئا هاتشنا مشارة شاري جهادا بەڵام لەوانەی لە ئێمە ئەوەندەی کە مسلمانان ئەمڕۆ خەریکن بەوەی کە مسلمان وا پێشاندان کە ئێمە باوەڕمان بە پێکەوە ژیان هەیە و فەرقی بینی کافر و مسلمان نییە و هەموو هاوڵاتی ئەم وڵاتەیە و لە کاتێک خوای گەورە ئەفەرمێ ئەفەنەجعل المسلمین کالمجرمین ما لەکم کەیفە تەحکومون خوای گەورە نە لە کاتی مردنە نە لە کاتی زیندووبوونەوەیە نە لە زیندوی و نە لە مردنە مسلمان و غەیر مسلمان چون یەک نین ئێمە قەبرستانمان جیایە ئێمە نوێژمان لەسەرە کرێت ئێمە ئەشۆرین ئێمە وەلا ئەمان بۆ هەیە ئەوان بەڕایان بۆ هەیە وأن الدنيا أن قيامتها بيش وياك وهاتشي أحكام شرعية دنيا هي لسد كلمة بنداوش كإيمان وكفرة أو مسلمانة ولا أدوي هي خوش تويت حزل لا سركوتنيتي أول شيء كدجمني خوايا خوش النابية چونك بيش ويا خوش ويسي خوا وخوش ويسي دجمني خوا ليك الله بيش ويا جيان نابية توا خواي قرا فرمي ولا يخافون في الله لومة لائم أو أندا خوان خوش ويت أو أندا خۆشەویستی خوا دڵی داگیرکردن بە ئیشەوەیە گوێ بە کەس نادەن وەکو چۆن شاعیر ئەڵێ فەلەیتەکە تەحلو والحياة مريرة وليتك ترضى والأنام غضاب خۆزگا تۆ لێم ڕازی بی ئەوە هەموو خەڵکی لێم بڕەنجێن تۆ لێم ڕازی بیت ئەگەر هەموو خەڵکی دوژمنم بن بە خەیاڵمانایە وليتك ترضى والأنام غضاب وليت بيني وبينك عامر وبيني وبين العالمين خراب خۆزگا بینی من و تۆ ئاوەدانە بوو با بيني منو هم خلشي كلاوة بوايا واتيش بيش بين من الكسا نبوايا إذا صح منك الود فالكل هين وكل ما فوق التراب تراب أجا خوشويسي منو تو درست بيت تو خوشويسي من خوشويسي توبم أو من باكن بخوشويسي كزنية چونك أوي كلسر زوية أرواد أوي بسر خاكا أرواد خوشي خاكا خواهي پروردگار بشويك كسانيشي خوشويتك خوشويسي خۆی کردوتە دڵی ئەوانەوە و خۆشەویستی خۆشی پێبەخشیون بە شێوەیە وەکو ئەفەرمێن بە موسا وألقيت عليك محبة مني أهل العلم أفرمون ابن عباس أفرمون تفسير وآياتها أحبه وحببه إلى خلقه خوا خوشي ويستوا لا مخلوقاتي خوشي كردوا عكرمة كقتابي ابن عباس أفرمون لتفسير وآياتها ما راه أحد إلا أحبه هكذا موسى بيني به خوشي ويستوا چۆن پێغەمبەری خۆشمان ئەوەی بینی بێتی صلی الله عليه وسلم شەیدای بووە بە شێوەیە کە مەکە پێیانوت ئەم پێغەمبەرە ساحیرە کەسە ببینە سیحری لێکات ئەگەر گوێیان لە وتەی شیرینی پێغەمبەر بووایە صلی الله عليه وسلم یەکسەر بە وتە شیرینەکانی شەیدا ئەبوون بەو شێوەیەش موسى عليه السلام خوای گەورە خۆی ئەفەرمێ وألقيت عليك محبة مني قتادە کەویش قوتابی ابن عباس ئەفەرمێ خوای گەورە جوانیەکی دابوو بە چاوەکانی موسى عليه السلام ما راه أحد إلا عاشقه هركسي موسى ببناية أو نجوان بوسيماي عاشقيه طبعا وشي عشق بداخل إما زور جاز وشت إنكارية كان هركسي نبي وشي عشق بغير إخوة بكار بيني أما مصطلحي صوفية وعشق شهوتي تايا نبي بكار بهيج بلغيقني ما قتادية يشغل التابعين الله هركسي موسى ببناية عاشقيه أبو أما من بكار من هنا بۆیە زەمانێک بە ناوی کۆمەڵێشتەوە زۆر شت قەدەغە کراوە لە ئێمە یاخود بە هیچ بەڵگەیەکی لەسەر نییە هەڵبەت وشەی حوب لە قورئانە هاتووە منیش ئەڵێم باشترە ئێمە حوب بەکاربێنی بۆیە منیش نەموتوە مەملەکەتی عیشق نووسیومە مەملەکەتی ئەوین بەرامبەر بە حوب و بەڵام هیچ بناعەتیش نییە من پێچەوانەی ئەوڕێنیم کە بڵێ عیشق دروست نییە ئایا وشەی بۆ بەکاردێ بۆ خوای پەروەردگار ئەگەر بڵێن بەکاردێ هیچ بناعەتێک نییە
ومن لاشموانی عشق ئارەزوی تێکەڵ بە پێچەوانەوە عشق بەی شێوەیە نابێت تێکەڵ بە شەهوەت و ئارەزوو و باسم کردو لێرەیە ئەوەی کە شەیدای کەسێکە شەیدای لاشەیەتی شەیدای سیمایەتی ئەوە شەیدای جەستەیەتی ئەوە عاشق نییە و خۆی ناوێنێ بۆ یەکو ئەمڕۆ چەند ساڵ بە وەهمی عشق و خۆشەویستیەوە دوای پاشمە هەفتەیەک بەیەکەوە ناتوان بەیەکەوە بژین عشق ئەوەیە کە دوای دێمە سەری من زۆر تعریفی عشقم خوێندوێتەوە بەڵام لە هەمی جوانتر تعریفێکە کە لەوانەیە هەمووتان پێتان سیر بێ ئەویش ئەوەیە ئەڵێ عشق ئەوەیە کە بۆنی سیر و پیاس لە دەمی خۆشەویستەکەت لا خۆشتر بێ لە بۆنی میسک پێتان چۆن ئەم تعریفە ها جوانە ئەمە تعریفی خوای گەورەیە بۆ عشق بۆ خۆشەویستی لخلوف فم الصائم أطيب عند الله من ريح المسك طب من نازانم أو من زۆرم ئەو قسەم کە خوێندوێتەوە وتراوە کەسێکەوە ئاڵێت کەسێک ئەڵێت نەمزانم چێیە و هەم کەسێکی خوێنێتەوە لەوانە پێی سیر بێت چونکە ئەو وەڕانە هاتووە کە بۆنی سیر و پیاس یعنی قبولکە بەڵام خوای گەورە بە گەورەی خۆیەوە هەمومان کاتێک کە بە ڕۆژوو ئەبین ئەگە هەمومان بە ڕۆژوو بین هەستی پێ ناکەن کە هەمومان بە ڕۆژوو بین چونکە هەمومان بێکە بە ڕۆژوو هەمومان بۆین دەمە ناخۆشە بەڵام کاتێک کە هیچێ بە ڕۆژووە لەوانەیە دووشەمە و پێنجشەمەیە کە تۆ لە دەوامی مامۆستای قوتابی لەگەڵ تا بە ڕۆژوو و کە لێ نزیکە بێتەوە تەحملی ناتوانیت تەحملی بکەیت بەڵام خوای گەورە ئەفەرمێ ئەو بۆنەی کە لە خلوفی فەمی سائیمە کە لە پاشماوەی یعنی خاڵیبوونی مەعیدەی ڕۆژوانەوە بۆنێکی ناخۆش دێ لای خوای پەروەردگار خۆشتر لە بۆنی میسک ئەگەر بڵێن ئەم تعریفێک ئەو زانایە و تۆتی هەمان ئەوەیە وەزام تعارض نییە یعنی هیچ فەرقی نییە لەوەی کە خوا بە گەورەی خۆی ئەفەرمێت کە پێغەمبەری خوا باسی ئەکات کە خوای گەورە ئەو بۆنەی لا خۆشترە لە بۆنی میسک بۆیە لە مەذهبی شافعیە ويكره السواك للصائم بعد الزوال لدواي نوێژی نیوەڕۆ مەکروهە کە ڕۆژوان سیواک بکە بۆچی ئەم بۆی ئەو بۆنە هەر بمێنێت چون خوا پێی خۆشە خوا ئەو بۆنەی وەکو بۆنی میسک پێی خۆشە ئێمادام خوا پێی خۆشە بە سیواک لای نەبینێمە ئەوە هەچەنە السواك مستحب في كل حال أوان إلا للصائم بعد الزوال أو اجتهاد أهل العلم مستنبتة لو لمفهوم مخالفة أو حديثه هەڵبەت خوای گەورە لە قورئانە باسی ئەو شتانەی ئەو کەسانەی کردووە کە خۆشی ئەوێن و باسی ئەو سفەتانەی کردووە کە خوا خۆشی ئەوێت و باسی ئەو شتانەشی کردووە کە خوا خۆشی ناوێت و لە ژیانی دنیاشە لە بینی هاوسەرانە لە بینی هەموو کەسێکە کە دوو کەسێکیان خۆشەوێت هەدوو هاوڕێ مەسەلەن ئەگەر هاوڕەگەزیش بن ئەگەر هەموو شتانێک ئەم پێی خۆشە ئەویش هەمان ڕەفتار بکات ئەم ڕقیلەتی ئەویش نەیکات ئەوە زۆر بێکەوەتوان بژین بەس ئەم لە داخی ئەو شتێ بکات کە یعنی ئەو پێی ناخۆشە ئەڵێ بۆی پێی توڕەکەم بۆی پیاوەکەمی پێ توڕەکەم ئەڵێ بۆی ژنەکەمی پێ توڕەکەم ئەمە شەڕ دروستە بێت بۆیە ئیمام شافعی کە ئەفەرمێت تعصي الإله وأنت تزعم حبه هذا لعمري في القياس شنيع أو في القياس بديع الله تو ادعاءك كخوات خوشوه بەڵام لەخوا یاخیت و معسیەتەکەی تاوانەکەیت ئەمە بەڕاستی لە قیاسی بکەیت خۆشەویست إن المحب لمن يحب مطيع يعني خۆشەویست بۆ خۆشەویست دەبێ مطیع بێت خوای گەورە لە قورئانە ئەو کەسانێکی خۆشەوێن فەرمێتی والله يحب المحسنين فإن الله يحب المتقين والله يحب الصابرين إن الله يحب المقسطين والله يحب التوابين ويحب المطهرين إن الله يحب الذين يقاتلون في سبيله صفا خوا إنسان محسن خوشويت كجشوبة بلي إحسان صابري خوشويت متقي خوشويت كستي دادور وعادلي خوشويت توبكاري خوشويت مجاهدي خوشويت وخواي جورا تنها بهوي أو تقوايا وكخوشي أوين لقيامتها خواي جورا فرمي وإن منكم إلا واردها كان على ربك حتما مقضية همو كسي خوا سويني خواردوها وخوا سويني خوي ناشكن به همو كسي البصر بشتي جهنم بروات باشنا فرمي ثم ننجي الذين اتقوا ونذر الظالمين فيها جثية باشنا خواي جورا شي هلب شي لا أودات شي باريزي لسر أو أقرأ أو أهل تقوايا أو تقواياش كخوا خوشي أوين وودي دانا أبو أهل تقوى خوش يبسي دانا أبو أهل تقوى إن الله يحب المتوكلين أمانة مكسان كخواي جورا خوش يوين بابيتشوانا شوا خواي جورا كومال اشتي خواي جورا خوشي ناويت كواتا أو كسيكا أهل تقوايا أهل إحسانا أهل صبرا أهل جهاد أمانة خوش يبسي خواي بربردقارن
بەڵام بە پێچەوانەشەوە إن الله لا يحب المعتدين خۆی گەورە کەسی معتدی ستەمکاری خۆش ناوێت کە معتدی و کەسەیە کە زیادە ڕەوی ئەکات ئیتر لە قسەیا بێت لە ستەما بێت لە هەر جۆرە کارێکی خراپا بێت خۆی گەورە إن الله لا يحب الفساد لا يحب كل كفار أثيم والله لا يحب الكافرين لا يحب الظالمين إن الله لا يحب من كان مختالا فخورا خۆی گەورە زاڵمی خۆش ناوێت کافری خۆش ناوێت لەبەرەوەی ئێمە نابێت خۆشمان بوێن خوارقی لە زاڵمە تۆش خۆشت بوێ نابێ خوارقی لە کافر تۆش خۆشت بوێت تۆ ئەو کەسەت خۆش بێت کە خوا خۆشی ناوێت چۆن نەبێشتیوە خوای پەروەردگار ئینسانی خائینی خۆش ناوێت خائین بە وڵات خائین بە میلەتەکەی خائین بە دینەکەی إن الله لا يحب من كان خوانا أثيما خوای گەورە قسەی خۆش خراپی پێی خۆش نییە ئێمە قسەی خراپ بڵاوکەینەوە لا يحب الله الجهر بالسوء خوای گەورە ئینسانی متەکەبیری و لوتبەرزی خۆش ناوێ إنه لا يحب المستكبرين خوای پەروەردگار ئینسانی مفسیدی خۆش ناوێ إن الله والله لا يحب المفسدين خوای گەورە ئینسانی مسرفی خۆش ناوێ ئیسراف بۆیە کاتێکە لە ماڵەوە دەنکە برنج ئەکەوێت بترسە لەوەی کە خوا توی خۆش ناوێت أن الرزيلي جاية إسراف جاية لا إسراف في الخير ولا خير في الإسراف يعني كاتل كلام الله علين با أو نانا كان فرين أدري برنجك فرين أدري أو يك خواه فرمي إنه لا يحب المفسدين ما يحب المسرفين خواه مسرفي خوش ناوي تو مسرف بالكو أو يك بزاي أداء أو ما الله بزاي أداء لا بلاي إسراف درجة يسوي بلاي شيء أو بلاي تبذيره خواه جورش وصفي أو كسانك مبذر وكسانك بارس صرف كان لشتي بيهودية لشتي بيسودا إن المبذرين كانوا إخوان الشياطين أو هيك مبذرة بفرودري مالا ببيهو بيسود أو براي شيطان كان أخوي جوري إنساني خوش ناوي دائما بوست يبدأ شانازيب كابا ماول كستروت بدخوش بدنيا إنه لا يحب الفريحين أما أنا همكم والله شتنك أخوي بربردقار أو كساني خوش ناوي أو صفتي أنا كوات خوش تبستاني خوا أولا لو كسانا بنك خوا وصفي كردن كخوي أفر من خوش مبين خوي قال القرآن وصفي خوش تبستاني خوي كردوا بيوتوين تشين كوات بيدعانا بيت وكو شاعر الله وكل يدعي وصلا بليلى وليلى لا تقر لهم بذاك هم ادعاك من مجنون ليلى بلام وكو شو لك دول على وكو كريسه ولا باخلا بلام او كسا راستك هات كبراسي ليلى الله من خوش مبيت بويا خوي جورش خوي ناوي بردون خوش ويستاني خوي ناو بردون وبويا بستاران كله حسن بصري رحمتي خوي لي بيبوتشي اوانيك شو نوجه كان رخصارا جوانا فرمي لأنهم خلوا بالرحمن فألبسهم من نوره چونك أوانا تونا خلوتوا لقال خوي پروردگاريش لنوري خوي بوكردن بكالاي بالايان خوشويستان خوشويستي لإسلام وشيكي بيروزا أو شيئانية كامرون ناشرين كراوا چون وشي إسلام أمرون ناون راو تيرور وخوشويستيش بهماشو كباسا كريت أو شيء بشتر مهم باسيكين بەڵام خوای گەورە بەو شێوەیە ئەم بۆمباسکردن هەمووی مازانم زۆربەتان و کۆمەڵە مامۆستای بەڕێز لێرە مامۆستای زانکۆن و زۆربەتان شارەزان کەوی کە من خوێنمەوە هەمووی ئاەت بوون و بێگومانیش جێی مناقەشە نییە کە ئەمانە وتەی خوای پەروەردگار و خوا خۆی باسی حوب و باسی ئەحبابی خۆی ئەکات بەڵام خۆشەویستی لای ئێمە ڕێگایەک نییە بۆ دۆزەخ خۆشەویستی ڕێگایەک لای ئێمە ڕێگایە بۆ پاکیزەیی بۆ پاچی خۆشەویستی لای ئێمە ڕێگایەکە بۆ بەهەشت پێغەمبەری خوا فەرمێت صلى الله عليه وسلم والذي نفس محمد بيده لا تدخلوا الجنة حتى تؤمنوا ولا تؤمنوا حتى تحابوا أفلا أدلكم على شيء إذا فعلتموه تحاببتم أفشوا السلام بينكم أفرمي سون بوي كنفسي نبدسك أخوايا جل جلاله ناسنا بهاشتوا تا إيمان نهنن إيمان جناهنن تاوكاتك يكتان خوش نبيت هل بعد أم حديثة يأخذ حديثي أو يكتب يغمر إخوة أفرميت أجي شيء خوش بالله إني أحبك في الله إيمان بكاي نهين لبين يكتريا يعني كرك شيء بالله من إني أحبك في الله إما خوش بيسي مان هي بهم مسلمان ببيت جوازي أو مسلمان خوش ما نبيت شيء نيرة شيء مية شيء جوانا شيء ناشرين ودعاء باس لكن كحديثي إن الله جميل يحب الجمال معناي أونية كخلق ليت جشتوا خوا جوانا وجواني خوشة نا خوا جوانا وجواني خوشة أو ياك نقصان له أما أرام أما كردية ما جواني جاية وجوان جاية
ئەوەی کاڵێ خوا جوانە و جوانی خۆشەوێ ئەو حەدیثەی بەغەڵەت تەفسیر کردووە. یعنی خوا ئەو کەسی جوان بێ خۆش ئەوەی جوان نەبوو، چاوێکی نەبوو، قاچێکی نەبوو، خوا خۆش نە، خوا جوانە و چونکە خوانەی فەرمودەکە نافەرمێت إن الله جميل يحب الجميل، فەرمی إن الله جميل يحب الجمال، جمال مصدرة وجميل وصفة يعني صفة مشبهة لەسەر وەزنی فەعیل. خوای گەورە فەرمێتی خوا جوانە جوانی خۆشەوێت نەک جوانی خۆشەوێت. لەبەرەوە ئێمە ئەڵێن باسنەی خۆشەویستی ئێمە لەسەر ئەساسی ئیمان فراوانە. ئەو موسڵمانەی کە پێش ئێمەش ڕۆیشتوون دوعایان بۆ ئەکەین ئەوانەی کە سابقین لە ئێمە خۆشمانەوێن. من خۆشەویستترین کەس لای من لە دوای پێغەمبەری خوا عایشەی خێزانی پێغەمبەرە صلی الله عليه وسلم و ئاواتە خوازم بیبینم لە دوای پێغەمبەری خوا لە بەهەشتا. خوای گەورە هەمومان کۆکاتۆ لەگەڵ یار و یاوران و پێغەمبەری نازدارە عەلەیهی سڵاتو وەسەلام. و هەر موسڵمانێک ئێمە خۆشمانەوێت لە ڕۆژهەڵات بێن لە ڕۆژ ئاوا، لە ئەفریقیا بێن لە ئاسیا، ئەو بازنە فراوانەیە کە ئێمە خۆشمانەیە وەلایەک بۆ خوای پەروەردگار بەرامبەری خۆشەویستی و عەتفمان هەیە و خۆشەویستیش یعنی لەگەڵ خوایە بە جۆرێکە، باوک بۆ منداڵەکانی بە جۆرێکە، پیا بۆ خێزانەکەی، خێزان بۆ پیا بۆ هاوسەرەکەی، باوک بۆ مناڵەکانی، ئەمانە هەمووی بە هەر کەسەوە بە شێوەی خۆیەتی. بەڵام سنووری ئێمە، سنووری دۆمان کە خۆشەویستی ئینسانێکە بۆ ئینسانێک کە تایە هەموو ئەو شتانی کە پێویستی پێیەتی لە سۆز و خۆشەویستی و هەتا بوارە یعنی بوارە حیوانیەکەش، حیوان بە معنای زیندەوەر نەک بە معنای ئەوی کە ئێمە تێگەیشت بە معنای عورفیەکە. لە یەک کەسا ئەو کەسێکە بە عەقدێکی زەواج، بە عەقدێکی حەڵاڵ کە خوای پەروەردگار لە قورئانە زۆر بە جوانی باسی کردووە و ناوی ناو میثاقی غەلیظ، خوای پەروەردگاریش لە قورئانە بە گەورەترین ڕابطی دائانێ و ئەو نزیکەی کە هەیە لە بینی دوو کەسە کە یەکیان خۆشەوێ و لە چوارچێوەیەکی شەرعیە کۆبوونەتەوە پێیان ئەفەرمێ هن لباس لكم وأنتم لباس لهن. ئەم کتێبی بەر دیدەی ئێوەی بەڕێز من دوو کتێبم هەیە لە بواری ئەوین بە شێوی گشتی، کتێبێکان کە ئەوینێکی خودایی مجەڕەدە، ئەویش نامەندورینەکانە کە لەوانەیە بەڕێزتان بینی بێتان کە تا ئێستا نزیکەی 67 نامەی لێ چاپ کراوە کە ئەوە زیاتر کتێبێکی لە شێوەی نامەیە کە لە مامۆستایەک بۆ قوتابێکە جاری بابەتێکی بۆ باسەکات بۆ دروستبوونی پەیوەندی و خۆشەویستی لە خوای پەروەردگار کە ئێمە ئەو پەڕی خۆشەویستیمان بە خوای پەروەردگارە و ئەبێ هەموو جۆگەلە و هەموو کانیایی خۆشەویستیەکانمان بچێتەوە سەر شاڕێگا و زەریای بێسنووری خۆشەویستی خوایی. چونکە هەر خۆشەویستیەک نەگاتەوە خۆشەویستیە باڵتیلە. هەردوو خۆشەویستێک ئەگەر سێمیان بەڵکو یەکەمیان خوای پەروەردگار نەبێ ئەو خۆشەویستیە ڕاست نییە و وەکو شێخ الئیسلام ئەفەرمێ هەموو خۆشەویستیەکان پەتیان ئەپچڕێ و گوریسان ئەپچڕێت ئیلا خۆشەویستی لەبەر خاتی خوای گەورە نەبێت بەردەوامە و خۆشەویستیە تا ناو باخەکانی بەهەشت. ئێمە مانوێت کەسێکە خۆشەویستی بکەین کە دەستمان بگرێ بە ناو باخەکانی بەهەشت نەک بۆ ناو باخەکانی گۆڵخان و دۆڵەکانی گۆڵخان و دۆڵەکانی دۆزەخ. لەم کتێبەیە بە شێوەیەکی فراوان نووسیومە و بە شێوەیە کە خۆشەویستی لام وایە ئەو ئەفسونەیە یاخو بڵێن ئەو سحرەیە کە ئینسان لە ژیانیا بێ ئەو خۆشەویستیە ناتوانێت وەکو پێویست بژی، ناتوانێت خۆی بناسێت، ناتوانێت لەگەڵ بەرامبەرا بتوێتەوە، ناتوانێت بەرامبەر قبوڵ بکات، ناتوانێت بۆ پەڕی خۆشەویستی چۆن پێغەمبەری صلی الله علیه وسلم یاوەری و ئەوانی ئەو نەخۆشیان ئەویست بە شێوەیە کە ئەجارنەوە ئاڵەن کاتێکە لە ماڵی خۆمان دانیشتین یادی پێغەمبەری خۆمان نەکرد دڵمان ئۆقری ناگرت تا گەیشتنە خزمەتی. عەمری کوڕی عاص کە لە ژیانی پێش ئیسلامیە ئەوەنە دوژمنی پێغەمبەر بووە صلی الله علیه وسلم کە خۆتان ئاگادارن لە هیجرەی حەبەشەیە چوو بۆ حەبەشە بۆی کە هەوڵانی پێغەمبەر بێنێتەوە بۆ ژێردەستی خۆیان و ئەفەرمێ پێشەوەی کە موسڵمان بم هێندەی هەموو دنیا ڕقم لە پێغەمبەر بووە، کەس نەبوو لەسەر ئەم زەویە فەقەت محەممەد ڕقم لێ بێ، بەڵام دوای کە موسڵمان وەڵڵاهی چاوم پڕ نەبووە لە خۆشەویستی بۆ پێغەمبەر و ئێستا ئەگەر بڵێن بۆ مەسف بکەم ناتوانم مەسفی بکەم، ناتوانم مەسفی پێغەمبەر بکەم صلی الله علیه وسلم. یعنی لە ژیانمە ئەوەنە سەیرم کردووە کە پێش ئیسلامیش لەگەڵا ژیاوم، دوای ئیسلامیش لە فەتحی مەکەوە لەگەڵا ژیاوم تا وەفاتی کردووە، بەڵام ئێستا ئەگەر بڵێ بۆ مەسف بکە ئەوەنە چاوم تێر نەبووە لە تەماشاکردنی پێغەمبەر صلی الله علیه وسلم. لەبەرەوە لامان وایە ئەو خۆشەویستیی کە هەبووە نێوان پێغەمبەری ئیسلام و خێزانەکانی خۆیە خۆشەویستیەک بووە کە بەڕاستی لە لووتکەیە بووە. ئێمەی موسڵمانیش پێویستە
پێش هەموو شتێ بگەڕێنەوە سەر ژیانی پێغەمبەری خوا بۆ فێربوونی خۆشەویستی. ئەگەر بمانەوێ فێی ڕۆمانسیەت بین پێویست ناکات لە فیلمەیەکی تورکیەوە یان لە ڕۆمانێکەوە کە هەمووی تەمسیلە و هەمووی خەیاڵاتە بابینە ژیانی پێغەمبەری نازدارەوە عەلەیهی سەڵات وەسەلام فێر بین. ئەو پێغەمبەری ئەوەنە خێزانەکانی خۆی خۆشویستووە کە ئاگاداری ئەدەق تەفاسیلان بووە، ئەیزانێت چۆن خوای پەروەردگار. بەڵام ئەگەمە بێین بەڕاستی ئەم قورئانە ئەوەنە فراوانە ئەوەنە گەورەیە، ئێمە هەمومان چۆن پێش ئێمەش بە هەزاران کەس ڕۆیشتن و نەگەیشتنە ئەسرار و ڕاز و نیازی ئەم قورئانە پیرۆزە، ئێمەش بەداخەوە پێویستە ژیانی خۆمان تەرخانکەین بۆی کە بزانین. خوای گەورە لە قورئانە باسی نمونەیەکی زۆر جوانەکات. نمونەی خۆشەویستێک چۆن ئاگای لە ناخی خۆشەویستەکەیەتی. خوای گەورە فەرمێ قەد نەڕا تەقەلوبە وەجهیکە فی السەماء فلنولینەکە قیبلەتەن تەرضاها. پێغەمبەری خۆمان حەزی لێ بوو خوای پەروەردگار قیبلەی بۆ بگۆڕێ لە بەیت المقدسەوە بۆ مەککە، بەڵام شەرمیە کرد، دڵی ناهات شتێ بڵێ نەک خوای گەورە ڕەدی بداتەوە، نەک خوای گەورە بۆی نەکات. سەیری ئاسمانێک و بڵێت خۆیان تو ئەزانی چی لێ دڵمایە. خوای گەورەش پێوی قسە بکەن، چونکە ئێمە لێرە شتێک باس دەکەین لێرەیە کە خۆشەویست ئەبێ لە بێدەنگی تۆ تێبگات. یعنی پێوی قسە بکەیت، بێوی تو بزانێ نەک غەیب بزانێت چی لە دڵت هەیە، ئەوە شتێکی ترە، بەڵکو خۆشەویستە بێ بزانێت تۆ چی دەوێت. خوای گەورە فەرمێ ئێمە ئەمان بینی تۆ سەری ئاسمانتە کرد. قەد نەڕا تەقەلوبە وەجهیکە فی السەماء، چۆن بەو شێوەیە چاوەکانت یاخود ڕوخسارت دەهێنا و ئەبرد بەرەو ڕووی ئاسمان و پێت خۆش بکە قیبلەیەکی تۆ بەخشین کە خۆت پێت خۆشە. ئێمەش چیمان کرد؟ ئەو قیبلەیە کە تۆ پێ ڕازی کە مەککەیە کە کەعبەیە ئەومان کرد بە قیبلەی تۆ. پێغەمبەری خوا فەرمێ بە عایشە ئەزانم تۆ چی کاتێ لە من زیزی، چونکە خۆشەویستە بێ بزانێت بەرامبەرە چیەتی. نەک ئێمە ئەمڕۆڵێ ژنەکان لە من تێناگەوڵێ تۆ لە من تێناگەڵێ تۆ لە من تێناگەی. ئەی چی لێ ئێوە تێبگات؟ ئەی تۆ ئێوە لە یەک تێنەگەن 20 ساڵە بەیەکەوە ئەژین لە یەک تێنەگەن بزانن چیتان پێخۆشە چیتان پێخۆش نییە، بەچی پیاوەکە دڵخۆشە بێت ئافەتەکە بیکات، بەچی ئافەتەکە دڵخۆشە بێت تا پیاوەکان جامی بدات. ئەڵێ چۆن نەزانی من ڕقم یان لێت تۆڕەم یان زیزم یان زیز نیم. ئەڵێ ئەگەر من لە من زیز نەبیت و دڵت خۆش بێ پێم ئەڵێ وەڕەبی محەممەد. بەڵام کاتێک کە لە دڵت لێم ڕەنجاوە سوێنە خۆی ئەڵێ وەڕەبی ئیبراهیم، یعنی ناوم ناهێنی. چۆن لە خۆی ئێمە کە مناڵ بووین ئەگەر لەگەم ناڵێکە قسەمانە بە ئەمە ئەو کوڕە نەماوە ئەگەر ناوی بێنی یعنی مەجبوری بوویتەوە، نازانم چێ لێەوە ئەوەی بیریان نا. ئەویش ئەڵێ وەڵڵاهی صدقت لا ئەهجر إلا اسمك، ئەی محەممەد من بەس هەجری ناوەکەت دەکەم. ئەوە نییە ئەمڕۆ بەراخەوە بەتایبەتی ئافەتی موسڵمان بۆ ئەوان بەداخەوە کە جار وایە سوار لەگەڵ پیاوەکی خۆی قسە ناکات. تەمان ئافەزاتر ئەو شتەی تایە نەک دیفاع لە پیاو بکەم. لە کاتێکە هەجرکردنی ئەوەی کە هەبێ لە قورئانە پیاوە کە بۆی هەیە هەجری ئافرەتەکە بکات لەسەر حەق، بەڵام ئافرەت بۆی نییە. پێغەمبەری خوا ئافرەت ڕەحمەت لەو ئافرەتەی ئەگەر پیاوەکەی زڵمی لێ کرد وەستەمی لێ کرد و شەوە چێ لە خوار پێیەکانیەوە دانیشێت ئەڵێ وەڵڵاهی چاوەکانم ناڕێژم بەخەو وەتە ناخەوم تا تۆ لێم ڕازی نەبی. ئەمە دڵنیام هەر ئافرەتی ئەو مەوقیفە بنوێنێت پیاوێنە نەبێ بە مەڵحەم و بەلوەکە لە بەدەستیان. ئەم کتێبە خوێنەوەیکی خێرایە. ئێستا ئەگەر ماوەمان ما بێت نازانم چەندمان لە کاتەکە بردووە ئینشاءڵڵا بتوانین چەند دەقێ بخوێنینەوە لەوەی کە لەم کتێبەیە هەیە کە ئەگەین بۆ خۆشەویستی گەورەی کە ئەمڕۆ ئێمە داواکەین لە خۆشەویستی حاجەیەک و داواکاریەکی ئینسانیە. هەموو کەسێک پێویستی پێیەتی وە شتێک نەک عیب نییە بەڵکو شانازی فەخرە ئینسان کە خۆشەویستی هەبێت. ئیمامی ئەحمەد ڕەحمەتی خوای لێبێت جارێکیان کە سوفیان هات بۆ ماڵیان لە ڕێیەک دوورەوە هات پێیەکانی هەموو قوڕاوی بۆ بوون لەناو تەشتێکا پێیەکانی بۆ شۆری پێوی دەگە ئەو پیانی تۆ نەبووە تۆ چیەکەی بۆ خاتری خواوتی ئەو پێیان نەبێ تۆ چۆن هاتی بەلای من سوپاسی ئەو پیانەکەم کە تۆ هەڵگرتەوە بەلای من لەبەرەوە کە تەماشا بکەین ئێمە خۆشەویستی بینی هاوڵان، خۆشەویستی بینی تابعین، خۆشەویستی بینی ئیمامەکان. ئیمامی ئەحمەد فەرمێ 300 کەس هەیە ناوم نووسیون هەموو شتێ دوعای خێران بۆکەم بە محەممەدی کوڕی ئیمام شافعی، چونکە ئیمام شافعی کوڕەکەش ناوی محەممەدە، محەممەدی کوڕی ئیدریس. ئەفەرمی وەڵڵاهی هەموو نوێژەیەک پێنج فەرزە من دوعاکەم بۆ باوکت. عەبدوڵڵای کوڕی ئەفەرموو باوە تۆ چییە باسی شافعیەکە هەیە بوو دوعای بۆکە؟ ئەفەرموو کوڕم
كان الشافعي كالشمس للدنيا وكالعافية للبدن، وهل لهذين من بدل؟ فرمى الشافعي وكو خور وابوا بو دنيا اگر خور بجري دنيا شي بسره، وكو عافية تندرسي وابوا بولا شا ام دوشتا هیچ بديل هي بو ايك بو خور وبو تندرستي. سرتاي كتابك چنا پريكم دياري كردو يكم قراني راستقينا ايما كسيك بويا قرين بداخل زوجها ايما كقرين بوي ككسب كين بهاوجيني خومان وهلبت خوش بيسي بيش زواجش هي بلام نقول كوي استاهي تكون بيغمري خواه فرميت الامر للمتحابين مثل الزواج او كسيك دو ايشان خوشويت باشتين شاسريك بيكو بجين بن هاوسري يكتري بلام قراني باب زين صحابه شلون قراون بيغمري خومان كاتيكا وتم بو طبعا زوجتي خوش بك خديجه بيانيت وبيش عمود بوشي بناشي بدواي وتي ابي خديجه من رازي به يعني بيغمر صلى الله عليه وسلم بقوري خويا بافتك قالتك ابي خديجه رازي به من شن قوريك تو اون قوري بي افرتك خوني بيغمبر يبيت اسماء كتي عميس ك لأنه يتم بسبب تموتان كصحابية كي بيغمبري خوايا بيشتر خزاني شيء بو شيء زانيت اسماء كتي عميس بيشتر خزاني جعفر كوري ابو طالب بو دواي جعفر كوري ابو طالب كجعفر كوري ابو طالب شهيد كرا كبيوت جعفر طيار شيخ خواستي او بكر الصديق خواستي تماشا كان سنه جوازيه ولا ثمنه اسماء جنج بو جعفر جنج بو دواي امام ابو بكر كمان ابو بكر الصديق لعمري بيغمبري خوايا 2 سال فرق بو يا كم تريان زيادة تشتكي كم 2 سال بفي اختلاف روايات كان دواي ابو بكر الصديق شيء خوازه علي كوري ابي طالب بوشي وابو يعني علي كوري ابي طالب تي بيسي باسماء بو كتك فاطمه خزانتي كان فاطمه خزاني بو يا اخو هرو دواي اوش امام علي امامي هنا امامك كتي زينبي كتي بيغمري خوايا كتزاي بيغمري خوايا او امامي كتي بيغمري خوايا لنوجا كده باوشي او امامي كامام شوكاني فرمت كوتي انا كسر لناو نوجا مزرقه بربت اخواروا هل قريتوا نوجا بي بطالبتوا وتي يا رفع امامه يعني اخف من رفع امامه يعني بيغمر لناو نوجا كي امامي هل قرتو سيجر شو جار همون امور كاتي لنوجا عصره امامك تيجي بشكولا بو كتي بيغمري خوايا هات جوروا بيغمري خوايا كده باوشي كاتشو بسوجدا اداينا كاتشو هلا صايوا اكل باوشي امام علي بوشي ام افرت اهنه لبر حسب ونسب ولبر عقليتي ولبر زيركي وافرتا عرب قراون بويك نك تشي جوانا وتشي تمني بشكوله وتشي دولمنا وتشي كتي شي بو يروش يعني امام علي دانش تبو سيرك عبد الله كوري جعفر كوري ابو طالب لقل محمد كوري ابو بكر هرانا عبد الله وابي خير من ابيك ابي خير من ابيك عبد الله ايود من باوكم جعفر باوكتو باشترا محمد زيود باوكي من باوكتو باشترا عليش فرمي اسمع ولا بين ام دوانا حكمك ام دوانا كامل طبعا ام يعني او دو كره دو باوكي جوازا بس ليك دايكن براي دايكين اسماء فرموي ما رايت شابا في قريش افضل من جعفر نبيني ولا قريش جنجك جوانترو باشترو افضل تربيه لجعفر وما رأيت شيخا في قريش أفضل من أبي بكر نمين والشيخ يعني بيايك بير باش تبلا أبو بكر علي وتي تويتي بمنيش توا يعني تهدو بياك أو فرمي سيكس 3 أنت شرهم فكلهم خيار يعني سيكس تخرى بك ينبي همين بياي شاكن أم الدرداء كخزاني أبو الدرداء شكل الصحابي يعني كزور مشهور بزور بوريع زور بهلي تقوى ويكاتك السلماني فارسي لما على أخويا الشبي كان شو الله تو بخوا من اسم شو نجاكم الله ورد دانشة بخوا دعائي هل صار شو نجا الأخير شوا بياني الله من هنا من بروجوم تو بخوا الله من برد دانش اللي قلما وش نعم بخوا اللي قلما أبيني أم الدرداء إذا كان زور جواني يا ربوها والله أبو الدرداء زور في بدني أنا ما يعني زور هخليك نرجع عبادته سلمان إيش فرميت إن لربك عليك حقا وإن لأهلك عليك حقا وإن لبدنك عليك حقا فأعط كل ذي حق حقه
كاتي أم قصي قراءة وبيغمري إخوان فرمي صدق سلمان أمش في حديث تقريري بيغمري إخوان فرمي أم قصي سلمان زور جوانا أم سي قاعدة إيش بختي همو كتب كان إدارية لعالمه ترك سلام سيشتى سركوتو بيت حقي إخوان بدات حقي أهلي خوي خزانكي باوكو دايكو كسكاري خوي بدات دوري بري خوي بدات جاني دابشكا بسلام سيشتى حقي خوشي بدات هو كسي إداري وكسي بري وبريك لجانا سركوتو أما أم فرمودية بس ما جيب كين بوشياني خومان لبروا ابنين نائلي خزان عثمان كري عفان كالروجي يوم الدارة لروجي فتنية لروجي قتل عثمان دفاعك لعثمان بنجكان يم برايو كش مشيران دا عثمان سلام بري سي بنجي بركوت نائلة أخويا دا بس عثمان فرمومتان نمكوجن نايلم أو بكوجن وأفريقيا جوان يجبوا دواي أوا وعلنا ناسرا بويكا دمو ليوي زور جوان بوا دانا كان زور جوان بوا كاتك معاوية يعني داخوازي أكاد الآن دو داني خوي دري هنيت داني بيشوي ويك أو جوانين منه لدواي عثمان مستحيل بيش وياك زواجكم أم الدردايش كدواي مردني أبو الدرداء خلق زور دي أبو داخوازي شو كبيان خوش لنا حزكين لأبو أم الدرداء أوا عبادتكو أخلاق وآكاري أبو درداء فيها شو أم خزانة بالوردي دسي أبو درداء طبعا شيء عقلي أخلق كان أختي خوي شون قرام شون أفرتك مثلك ما هيك على نوافق عشان طبقة ما وصلني عربية زانن كوقت خوي كابرا قراوبو أفرتك أزور عقل بيت دواي جيشتو بطبقة خوش ناوي شن بوا كمال بساري حاضر كردو بو كليب كات وشو لك درو دريج أمر لواني تنها بتواني بس وك سرباسي وك شون بكرتيه ولا كم خلينا وإيش هلا عمر باقي بيت أستاذين بتفصيل خوش وسيلة قرآن خوش وسيلة سنة وباشان خوش وسيلة آخر ورفتاري بيشناني أمتي باسكين ألم قران بشان كسيكتو بويا قريت من وتوما للا برهشتي كتابكيا من بشين سيماي مروفكان دانا قريم شيداي ركشكان نيم بتنيا رخصار جوانكان سنجم راناشيشن من لو روشوا دقريم كلماناي مروف قيشتوم سير خلشينا خو همو مروفكان لقل دروس كراون بلام أو قلي من بوانم كردبو چەند بۆی دەگەڕام پێ نەدەگەیشتم نالی ئەڵێ چی نالی شاعری خۆمان نالی خاک و خۆڵ نالی شارە زور ئەو نالەی کە بە مەحبوباڵێت ئەتا تۆم ئاشنا بووی ئاشنا بووم ئەم ئێستا موو ببووم ئەغیارە بێتەوە لەکن من با وجودی ناس و ئەجناس کەسی تێدا نییە ئەم شارە بێتەوە ئەنێ خاک و خۆڵ کەسی تیا نییە بێ وجودی مەحبوبە ئەڵێ هێند منتەزیری بوو هەتا چاوی سپی بوو نێرگس کە لەسەر یەک قەدەم و دیدە چەقی بوو تەشبیه نێرگس دەکات نێرگس کە پەڕەکانی سپین واتە چاوێتی گلێنەی نێرگس زەردە بەڵام بەس چاوی سپیە ئەڵێ تووشی ئاوا سپی بووە نێرگس شۆر بووە ئەوە چاوەڕێی کردووە چاوەڕێی چی کردووە هاتنی خۆشەویستەکەی خۆی کردووە و خۆشی ئەڵێت نالی ئەڵێ بە حەسرەت عمری من یەک بارە فەوتا مەگەر عمرێ دووبارەم پێ عەتاکێ واتە عمری من هەمووی فەوتا بە حەسرەتی چاوەڕوانیکردنی تۆ مەگەر جارێکە توی عمرێکی ترم پێ بەخشی بۆی کە بگەم بە تۆ من لێرە باسی ژیانی ڕاستەقینە لەگەڵ ئەو خۆشەویستەیە ڕوانینی خەڵک بۆ خۆشەویست بۆ خەڵک بۆ دۆزینەی مرۆڤەکان چۆنە ئەو مرۆڤێکە من بۆی ئەگەڕێم چێیە گەیشتنی ڕۆحەکان کە ئەوکو یەکێک لە گرنگترین بابەتەکانی کتێبە بابەتی یەکەم نیدای ڕۆحە کە ڕۆح إما فرمتك هي البخارية في غمر خباس روحك فرمي الأرواح جنود مجندة ما تعارف منها ائتلف وما تناكر منها اختلف أبي توزع بلابكم شون كوازنهم أفرمي روحك كان وكو تشيوان وكو كومالا سرباز بان دو لشكروان أواني ك يكتري ناسن آشناي بيكن هو قري يكبن أواني شي ك يجنا ناسن يعني بيتواني يكن بركان لي يكتري بيل يقدر كونه أم فرمودية زوجك طبعا لنا باسي رأي زنيانم كردوا لوان إمام خطابي كشكل شراحي بخاري وشراحي أبو داود وهروها ابن حزم الأندلسي كخاوني كونتني كتابة لعشق وخوشويسية ابن حزم ظاهري خاوني كتابي طوق الحمامية كأوروبيا كان شان نزيب وكانوا لفرنسا ولا شناشو ينترك كرسي دكتوراي بنا ونراوا شو إما لزور شتا أغنى لها مشتاكا يا مش كسي يا مسلمان همي 6 صالة بيت يا ما ايش كسمان هنا يعني إيش صالتين بريا بس يا صالي 23
بۆ 2023 ئەبێتە 100 ساڵ کە ئەیانەوێت پێش 2023 ئەو مزعی ئێستا خراپتیش بکەن ئەچەنە ئێمە نامانێت لێرە بچینە ئەو بوارەوە بەڵام هەمووی 100 ساڵ بێم تووشی شکست بنەگەنە ئێمە یەکەم کتێبی دیبلۆماسیەت و سیاست لە ئیسلامە کتێبی سیەری محەممەد کوڕی حسین شەیبانی لە ئیسلامە نووسراوە کە لە فەڕەنسا لە سۆربۆنە بەنای ئەوە قاعی دیراسی بەران شەیبانیەوە لە خۆشەویستی عشقیشا لە خۆشەویستیشە کتێبی طوق الحمامەی ئیبن حەزمی ظاهری کە لە قەرنی تقریبا 5 و 6 هیجری کات کۆنترین کتێبەکە بە تەفسیل باسی کردووە و هەروە کتێبی تری هەیە ابن حەزم بە نشانی الأخلاق والسير ابن حەزم بە حکمی کە کوڕی وەزیر بووە لە منداڵیەوە لە ناو وەصیفە یعنی ئەو کنیزەکانی کە مناڵ بەخێوەکەم زۆر ئەڵێمە زۆر ئەسراری ئاشنان بە ئەسراری ئافرەت زۆر شتی نووسیوە لەلایەن نفسی بەشەریەوە هەندێک لایەن وایە کە ئینسان بۆیە ئاشنای بە ڕۆحێکە بێت چونکە ڕۆحی پێشتر بینیوە بە پێچەوانیەوەی کە ئەمڕۆ خەڵک فێر بوو وەڵێ لە یەکەم لەحەزەوە خۆشم ویست یەکەم جار بوو کە تۆم ناسی بە جوانی تاوامەوە ئەمە هەمووی درۆیە لە ئیسلامە کەس خۆش ناوێت لە یەکەم لەحەزەوە ئەبێ بیناسیت ئەوە خۆشەویستی هەرزەکارانەیە کە کەسێکی بینیوە لە ڤیدۆیەکە خەڵکی بینیوە لە ڤیدۆی شایەکە باو دایەوێت ئەو کچم بۆ داواخوازی بکەن لە ڤیدۆیەکە بینیوێتی بۆیە هەمیشاڵێن ئیسلامیەکان باشتر دەزانن کچی جوان ئافرەتی جوان بدۆزن چونکە ئەوان لە تەعزیە ئەگەڕێن خەڵک لە شایی و حەفلەیە ئەگەڕێن بێگومان ئێمە ناگەڕین لەو شوێنانەیە پێگەیشتنیش لەوانەیە من پێشەوەی بچمە ناو هەنێک بابەتی ترەوە ئەمڕۆ من لەگەڵ ئەوانین بە هیچ شێوەیەک وەکوانەی کە دژمنانی ئیسلام یاخود بڵێن هەڵگرانی فکری علمانی کاڵن کچ و کوڕ بە بۆخان تێکەڵ بن یەکتری بناسن ئاشنا بن بە یەک بە هەموو شتێک یەکتری دوای بۆ یەک بناسن جا لە ئاخیرا ئەگەر یەکیان بەڕوو بوون دەزەواج بکەن ئەمە شتیوانی لای ئێمە لەگەڵ ئەوەشانم کە کەس نەیبینێت تا ئەو ڕۆژێکە وەکو سنووقی بەری دەکەیتەوە نزانی ئەمە چیتایە ئەوەش نا من لەگەڵ ئەوەیەم کە مؤسساتی ئیسلامی هەڵسێبەوەی کە یەکەم خەڵک یعنی ڕۆشنبیر بکرێت بەوەی کە بزانێت بۆچی زەواجەکات چی ئەوێ لە بەرامبەر لە پێناوی چییە نەگە هەنێک کەس هەیە بەس بەوەی کە ناڵێن تاخیر بۆ زەواجەکەی ماوەتەوە کچەکە ئەبێ خۆی زوو خۆی سەرف کات یاخود کوڕێک مەسەڵەن بڵێم دارێک تۆ کەس پێت ڕازی نییە بۆیە تا ئەسەنە ئێمە ئەمە مەشروعی ژیانمانە ئێمە بناغەی دروستبوونی کۆمەڵگا لەو خۆشەویستە دروستە بێت کە پێغەمبەری خوا ناوی ئەبا بە ڕزقی خوایی کە لێرە پرسی بۆچی ئەوە باسی خەدیجاکەی فەرمووی ئینی ڕزقت حبها من ئەوە خۆشەویستیەکە لە ئاسمانەوە دابەزیەوە بۆ من سەبارەت بە ئایا ئەوین بەڵێ ئەوین لای من ڕێگاکە بۆ خۆشەویستی کە باسم کردووە ئینسان لە عشقا پاکە بێتەوە ئەبێ یعنی نابێ ئارەزوبازی لە ئیسلاما نییە ئیسلام هاتووە بۆ پاکبوونەوەی ئارەزوەکان بۆ زەبتکردنی ئارەزوەکان و ئەو شتانەش خۆی گەورە باسی کردووە لە قورئانە کە ئینسان بە حوبی خۆی خۆشەوێت حوبی زینە حوبی شەهەوات حوبی ئاڵتون حوبی زی و حوبی ئەمانە کۆمەڵ حوبن کە لە ناخی ئینسانە هەیە ئەوەش ئیسلام ڕێی بۆ داناوە و بەی شێوەیەک ژیانی ئیسلام و بەرقراربوونی ئیسلام ڕێگرنیە لە بەرامبەر خۆشیەکانی دنیا بەڵکو ئێمە لە ئیسلامە ئەگەینە لوتکەی لەزەت و خۆشیە کە لە دنیامان بۆ ئەبەسێ بە قیامەتەوە لەم کتێبەیە پێناسی ئەوین کراوە و ئەوینی ساختەش باس کراوە لەم کتێبەیە نمونەی جوانی تیا لەو نمونانە کاتێکە مەجنون ڕۆژێکیان بە بەردەم کابرایەکی نوێشخۆنە ئەڕوات کە نوێشخۆن نوێژەکەی بڕێ لە پیاڵێت تۆ چۆن نوێژەکەی منت بڕی نازانین لەگەڵ خۆی قساکەم ئەوڵێ ئەی داماوە من عاشقی ئینسانێکم تۆم نبینی کە لە بەر نوێژەکەدا ڕۆیشتم تۆ عاشقی خۆیاکی گەورەی چۆن منت بینی بەو گەورەی خۆمە لە پێشتا ڕۆیشتم و چۆن یعنی بەو بچووکی خۆمەوە بەمەرە گەورەی خوا پەروەردگار چۆن منت بینی لە کاتێکا تۆ عاشقی خۆی پەروەردگاری مەجنون کە بانجیان کردە ڕۆژێکتان تۆ واز لە لەیل بێنە ئەوم کچت بۆ ئەهێنین سەیری کچێت پێ خۆش بوو لە باتی لەیل مەجنون سەری هەڵ نەبڕی لە بەرامبەریان پێوان بەس هەڵبڕ بزانە چێت بەدڵە لەمان لە باتی لەیل وتی من ئەگەر سەر هەڵبڕم بەرامبەر بە کەسێکی تر جگە لە لەیل ئەوە لام وایە کە شمشێری خۆشەویستی لەیل ئەدا لەگردنم وایە ئەیوت يقولون ليلى سوداء حبشية بيظن ليلى رشبيستك حبشية ولولا سواد المسكي من باع غالية أجل مسك رجنا بايا نافروش رابو بارازورا مسك لخواني غزال لخواني أسك ورشا بلام خلق شنيك لبرا واقف فرمو ورن الشاي منو تماشاب كان الشاي منو تماشاي ليل كان بويا همو كسانيك دواي كوي زواجه كان أزان خوشبيستي يعني جواني هم مشتاقنية جواني ناتوانا جي خوشويستی بگرێتەوە جوانی ناتوانێت جێ عقل بگرێتەوە جوانی ناتوانێت جێ ڕفتاری بەرز بگرێتەوە جوانی ناتوانێت جێ تەقوا و خواپەرستی بگرێتەوە جوانی ناتوانێت جێ پەروەردەکردنی ماڵ بگرێتەوە
زۆر شتەیە کە ئەوسا بە دراوی جوانی لە بازارە مامەڵە ناکرێت. جیهانی ڕۆح جیاوازە لە جیهانی لاشە، دڵەکان بە هەمان شێوە جیاوازن، ئەو دڵی کە بەڕاستی خۆشی ئەوێت ناگۆڕێت. و پێغەمبەری خوا لە دوای وفاتی خەدیجە بە 10 ساڵ گوێی ئەبوو لە دەنگی خەولەی خوشکی خەدیجە دڵی کەوتە لەرزین. گۆشتیان تەوزیع کرد، گۆشتی قوربانی بیبن بۆ ماڵی ئەوان. ئافەتی ئەهات جێی بۆ ڕاخست لە وتی ئەمە كانت تأتينا أيام خەدیجە، ئەم ژنە لە زمانی خەدیجە ئەهات بۆ ماڵمان. ئەین بەس لەبەرەوەی کە لە زمانی خەدیجەیە سەردانی کردوون ئەو خۆشەویستی ئەو وەفایی هەرماوە بەرامبەر بە خەدیجەی خێزانی خۆی کە 5 ساڵ لە خۆی گەورەتر بوو. لەم کتێبەیە ئەگەینە بەوەی کە تەمەن جیاوازی تەمەن بەی شێوەیە بەربەز نییە. جوان من لام وایە ئەو کەسێک کاگەن بە یەکتری ئەو دوو خۆشەویستە هەموو شتێ باشەکەن. ئەم تەمەنی پێغەمبەری خوا لەگەڵ عایشە دیگە 50 ساڵ فەرقیان هەیە. لەگەڵ خەدیجە 5 ساڵ گەورەترە. جوانی بەشەکەن بەیەکەوە، تەمەن بەشەکەن بەیەکەوە، هەموو شتێ بەیەکەوە بەشەکەن، هەموو شتێکان پێخۆشە. یعنی وەکو شاعیر ئەڵێ بەخوای پەروەردگار إن تكن راض وعيشي ألم بت في الدنيا وحب الألم. ئەگەر ئەی خوایە تۆ لە من ڕازی بی هەموو ژیانم ناڕاحەتی بێ، ناڕاحەتیم خۆشەوێ. بۆیە کەسێکی خۆشەوێ معجب بێ هەموو شتێکێتی، ڕقەکەشی خۆشە، تۆڕەبوونەکەشی خۆشە، یعنی هەموو شتێکی ئەو خۆشە کە ئەو کەسەت خۆشە. بۆیە خوای پەروەردگار ئێمە کاتێکە تووشی خێرمانەکان سوپاسی ئەەکەین، کاتێککە تووشی ناڕاحەتیمانەکات ئێمە سەبرەگرین ئارامەگرین بەرامبەر بە خوای پەروەردگار. ئەم جارە نەمتوانی لە کتێبەکە هیچی لێ بخوێنمەوە بە کات لە ئێوی بەرەز نەگرم زیاتر. ئەگەر خوای گەورە تەمەن بدا لە کاتێکی ترە خوێنەوەی ترە کە ئێمە تەنها مقدمە و پێشەچیە بوو بۆ زۆر بابەتی ئاڵۆز کە ئەمڕۆ پێویستە ئێمە پێویستمان بە ختابێک تایبەتی بۆ ئافرەتان، کەسێک کە قسەیان بۆ بکات وەکو ئافرەت قسەیان بۆ بکات. پێم باشە لەمە دووە ئەوەی کە فیقەڵێتەوە بە ئافرەت وەکو ئافرەت یان ئافرەت بیان وەکو ئافرەت قسە بکات بۆیان. چۆن پێغەمبەری خوانە فەرموو بە ئەنسار رحم الله نساء الأنصار، رحمەتی خوا لە نسای ئەنسار هەموو شتێکان باس کردووە، پسەران شەرمان نەکردووە. ئەمڕۆ هیچ کەس جێوت ناگرێتەوە. مەسەلەی خۆشەویستی پێویستە باوکان دایکان کە ئێوە لێرە ئامادەن کوڕتان کشتان کە گاتە مەرحەلەیەک هەرزەکاریە، ئەمە زۆر مێشکیان داگیرەکات و ئەبێت دەستیان بگرین بۆی کە بگەن بەو کەسەی کە بەڕاستی کە لە ژیانیا یەکیان خۆشەوێت دەبن بە دوو خۆشەویست بۆ یەکتری دوو کەس بەیەکەوە. و زۆر جار ڕووی داوە من چوومەتە سەر قەبرستان پیاوێک خێزانەکەی خۆی ناشتووە، توی 40 ساڵ بەیەکەوە خێزانم بووە، نەخێنەواریش بووە، توی لە ژیانمان قسێکمان بێکتی نەوتووە. ئەم چەند کەسمان هەیە لەوانەیە پرۆفیسۆر بێ لە زانکۆ، لەوانەیە پرۆفیسۆر بێ لە دەروونناسیە لە پەروەردەیە، بەڵام لە ماڵەوە لەوانەیە ژیانێکی زۆر ناڕەحەتی هەبێت. زۆر کەس دەڵێ بۆچی کوڕی فڵان کەس باوکی حەماڵ کوڕەکەی خوێنەوار و بۆ شێوەیە، بەڵام کوڕی دکتۆرەکە لە ماڵەوە لە ئاکاری حەماڵێکی نەخوێنەوار زۆر خراپترە. بەس ئەم حەماڵە لە ماڵەوە دکتۆرێکە لە مامەڵەی جوانە، لە قسەی جوانە، لە مامەڵەکردنی ناسکە، لە ڕێزگرتنی بەرامبەرە. دووبارە داوای لێبوردنەکەم هەم بۆی کە کاتی زیاترم لە ئوختی خۆم گرتبێ، هەم لە دواکەوتنم پێخۆشحاڵم لە بەدیداری ئەوی خۆشەویستی وادارم وتەکان چی خێر و خۆشی بوو بێت. سوپاس بۆ خوای پەروەردگار، پاشان سوپاس بۆ جۆگرتنی ئامادەبوونی ئەوەی بەڕێز. والله تعالى أعلم، وصلى الله وسلم وبارك على نبينا محمد وعلى آله وصحبه أجمعين.